لە کەرکووچی دڵی کوردستانی ئەو شارەی دوای 16 ئۆکتۆبر دۆخی ئابووری و سیاسی و خزمەتگوزاری ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە. ئەمەش وای لە کەسانێک کردووە کە چیتر نەتوانن هەناسەی ژیان هەڵبمشن و قوتی ڕۆژانی خانەوەدەکانیان دابین بکەن. دەمێکی زۆرە لە دوورەوە چاودێری کاگیونس دەکەین. کڕیارەکانی ڕۆژگار کەمتر ڕووی تێدەکەن و ڕستەکەی لێ ناکڕن. بە بڕەپارێکی کەمیش بێت بەرجی گەرم ببێتەوە. کاگیونس پیاوێکی کاسبە و بەهۆی خراپی باری دارایی و نەبوونی دەزمایەکی باش ڕۆژانە هیچی دەست ناکەوێت و بەبێ هیوایی دەگەڕێتەوە ناو خانەوادە خەنجیرانەکەی. کاگیونس لە منداڵیەوە کاری بەقاڵی کردووە و ڕستقی فرۆشتووە. بەسەر بەرزیەوە پاروی دەمی منداڵەکانی پەیدا کردووە. بەڵام بەهۆی نەخۆشی و چارەسەری جگەرگۆشەکەی دۆخی دارایەکەی ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە. بە پاڵپشتی دەستگای خێرخوازی بارزانی هەوڵی باشترکردنی کەسابەتەکەی دەدەین وەکو کریارێکی تاڵەکانی ژیانی هەنگاوی چاکە بەڕۆی کاگیونس دەنین. ساڵتان لێبێ باشن خۆڵتان کۆوەرە بزانم میوانە بەچەنە وەرێرەوە بم ئەوە هەمووی بەچەند بۆ منەگەر میبم هەر ئەمە هەیە لە باشە میوانە بووە خراپن وڵی پارەی گەرە باش ئێمە وەکو بەرنامەی چاکە لەگەڵ تۆین هی کورسان ئەوە ناو سیارۆ دەمێکە چاودێریتەکەم کەس شت لێ ناکرێت ڕاستی بێ ئارە وڵا ڕاست ئەشام خراپە ئەگە خراپ نەبێ ئەڕوات و ماچەڵەوە بڕۆوانە لە لەنجی ئەوردووە لەبێنە 15 سنف تاواکەن سپاس بۆ خۆ ئارە وڵا فارسقی بە ئامین یا رب العالمین لەگەڵ تۆشە ئامین یا رب باش ئاسایە وت ئارە وڵا یادیە جاو دەمێکەمە تەسویری تۆکەی لە دوورەوە بەڵام نەیاڵین دەم چاو دەرچێت لەسار داواکەین لە برادران بێنە پێشەوە سەلامت بیاخۆ ئەوتت ئەگەر دەزمایەکی باشتە بێت ئەتوانی ئارە وڵی ژەمەسا ڕۆژی 25,000 20,000 پایەکەم و خوانێ ئێستا تۆ دەزمایەت چەنە بەو خایمای 20,000 مێ 20,000 کامل ماڵەوە خۆم خێزانم مناڵم دوو ماڵە 20,000 مان 20,000 بەو خای مناڵم دەرم کرد لە خاتر بێ پارەی بەس کچەکە مەڕوە ئەی ڕۆژانە چەند دەست بەو دەکەوێت خایسە ڕۆژان زەرێلم کردوە لەم ئەمڕۆ زەرێک ئێمە بۆ تاڵی ئەڕۆم لە بەسعادە شەوەکەم زەلام و ئەو زەرام شادە لە هەشتەوە لێرەم زەرێلم کرد ئەمڕۆ زەرێک باو خوای دوێنێ زەرێلم کردو جمعە ئەوە هەمووی بۆ ئێمە دەیپێنەوە من خزمەتتانەکەم من خزمەتتانێک باو خوای ئەو زەلام هەموو ڕۆژ دەفا کردم ئەگە هەم بێتەنەس دەکەم بۆ لە فێز ناوی چییە؟ مامۆستا کاگیونس دراوسێتەوە نییە؟ بەڵێ هاوسێمە لێراوس مستحقە بەڵێ کەسێکی گەنجش کاس بە کاسبکەرە و بەس دەسمایی نییە ئەگەر دەستمایەکی باشێ بێتوانێت ژیانی خۆی بەرێ بڕێوە بەڵێ ئەتوانێت کار و کەسابەتەکە هەیە بایەوەندە دەخوا بە زیابی ئەبێ هەیە ئەو باسیەوە کە دەڵێت تۆ خواردنی بۆ دەکڕی وەڵام من بۆ یەکردم نیمەڕا من بۆ یەکڕم خواردنی بۆ کڕم چی پێویست بێ بۆ یەکڕم وەکو توانای ئیختاری جیلکانیە بەهێنی نییە نەوتی نییە خوا بیکڕێ بۆ ناو زۆپۆ بۆ مناڵەکانی پێ گەربۆکان دەستی کورتە خۆشدار بە پێی بڵێ شەکە دەرەوەندەوەندا هاوکاریەکرێ سوپاسی تۆکەی کە بەو جۆری ڕۆحی هاوکارگێتی تێدایە بە پێی توانای خۆم ئەوەی لە توانامە بێ هاوکاریەکەم بەس چییە؟ ئیشەکەی من تۆزێلەوەی ئەو باشترا ئەو نیشانەکانی دیارە تشتی خراپ تێنێ معنای چی ئەم تشتە خراپە تێنێ تشتەکەی پارەی پێنیە دەزمای نیە بۆی کە شتی خراپ تشتی خراپ تێنێ تشتی خراپ تێنێ یان زەرەرەکە یان 30,000 ئایا ئەگە خێرکە یان نەکە یان هیچی بۆ نامێن ئەمە ئیشەکەی ئەم پیاوە بەڕای تۆ چی بۆ بکەین؟ وەڵی دەزمایەکی بدەنێ و ئەمانەی بۆ جێبەجێکەن دەزمایە باشی بدەنێ بە پشتیوانی خوای گەورە ئیشەڵڵا کاسبەکەی باشی تۆش خۆش بێ سوپاسی تۆ کە ڕۆحێتی هاوکاریێتان دەستە خۆش بێ باش ئەمە ئێستاکە بێکەوە دەچینە ئەلووە دەزمایەکی باشە توێ بەچی دەست پێ بکەی چییە کڕی؟ چی شتێک خێری زۆرە پێم بڵێ ئیشەڵا ئەمە دەوازەیەکی باش دەبێت بۆی بتوانین لەسەر پێی خۆت زیاتر ڕابۆسێتە لەسەر پێی خۆت ڕاوەستاوی کەسابەت عیب نییە دەمە دەستخۆشی لە تۆکەی کە بەو پارەکەمە هەوڵە دەی هەر چەندێک دیار بوو بەم حاجی باسیەوەی کردوتی لەبەری دەزمایەت کەمەوەی کەمیەوەی خراپەیە ئارە وڵا دەزمایم نییە
ئێستا بێکەوە چین ئەم ماتۆڕەکە چاکەی مەمنونتانە بم وتە دەستمایەکە بەچی دەست پێکەم لە مۆزەوە ئینشاءالله ڕۆژانت باش دەبێ ئەگەر بێنی ڕۆژی 25,000 خوانەی 100 زال الحەمدولillah ئێستا مردم بە پارە بێکڕم نا ئینشاءالله ئەمە بۆی کە تۆ بۆیە دەی تەمەندرێژ بی دەبێت تۆ لە ژیانە ئومێد دەبێت هەنە دەبێت تۆ خاوەنی منداڵی تۆ باوکی ڕاستەکە نیمە مناڵەکان ببنە لێ باوە ئازار بدە بێم نیمە ئەخر لە ئەگەر تۆ دەستبایەکی باشی بۆکەی ماتۆڕەکە بۆ چاکینەوە ئەو کاتە توانی داوای پارەکە ئارە وەڵە کوڕە دڵمەدەم پێیان کوڕم دوو مناڵمەیە نەتوانە بە خاوەن درێژ دەبن و تۆش بۆیان دەبینی ئارە وەڵە مەمنونتانە بوو ئەم بێ کۆڕۆین ئینشاءالله بۆی دەستمایەکی باش بکەین ئینشاءالله مەمنونتانە بوو دەچینە ئەلوەی کەرکووک تاک و کاگیونس تێر بەدڵی خۆی هەکبەی کەسابەتەکەی پڕ بکات ئەو وا دەزانێت بەرنامەی چاکە و دەستگای خێرخوازی بارزانی ئەمە دووە هەنگاوی هاوکاریەکانی دەبێت بەڵام بێ ئاگایە لەوەی دەستگای خێرخوازی بارزانی بڕەپارەیەکی دەداتێ تاک و ماتۆڕەکەی چاک بکات و بەشێک لە بارگرانی قەرزەکانی بداتەوە و هەناسەیەکی ئۆخەی بەبەری ژیانە تاڵەکەیدا بکرێت. ئەوە هاتوونێتە لای کاک مستەفا دەمانێت ماڵێکی باشمان بیتێ ینی بفرۆشتێن کامە ماڵی جوانە هەتا ئەو شتانی کە با بڵین ڕستەکانت کامە جوانە شتی جوانمان بەرێ بۆ کاگیرس چی دەبی کاگی چەند کارتۆنە بی 20 کارتۆن بێ 15 کارتۆن بێ ئەمە 30 کارتۆنت بۆ بار دەکەین باشە بەس مۆز بەس نییە فەرەو لەشت بۆ دادەنین باشە دێڵە با دەست پێ بکەین تاوە بڕۆ ماڵێکی باش تێنەوە ئارە وەڵا ماڵتانەوە بێ یارەبی دەستی خۆش بێ زار ڕەحمەت لە باوکو دایکتان 100 ماڵتانەوە بەخوای حسابیم بۆ جەژ نەبووم لێرەوە دەست پێکەوە دەستمایەکە بوو مرتاح بەڕاستی ئارە وەڵا بەڕاستی مرتاح ماڵتانەوە تۆ قەنەعاتە مشتێکە ماشەڵڵا قەنەعات بە ماڵتاوە بێ یارەبی سپاسی تۆ هەزار ڕەحمەت لە باوکو دایکتان ئەمە باسیوت کرێتت بڕەپارێکی شاردارین ئەوە بڕەپارێکە بۆ قەردەکە بۆ جلی ماڵ و مناڵوانە بێ یارەبی ماڵتانەوە ئەوەش هەر بۆ دەزمایەت بۆی زیاتر سەرکی خۆت زانین چی دێری هەزار ڕەحمەت لە باوکو دایکت بەڵام پێمان خۆشە لەگەڵەوەشە بۆی باران لێ دەنام با بڵێ ڕستەکە شتێک نەتوێت لەگەڵەوەی بۆ بڕەپارە کەپریکی بۆ ئینشاءالله ماڵتانەوە بێ 100 هەزار ڕەحمەت لە باوکو دایکتان چاوەکەم دەستی ماچەکە حیاتەکەم بەخێر بمان چاوەکەم حیاتەکەم ئیتر لێرەوە بە نزایکردنەوەی دەرگای خۆشی بۆ کاگیونس و داخستنی ڕۆژگارە تاڵەکانی ماڵ ئاوایی لێ دەکەین داواکارین ڕست و کەسابەتەکەی پڕ بەرەکەت بێت. بارزانی نەمردە فەرمێت شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتەکەی خۆی بێت و دەستگای خێرخوازی بارزانی بۆ هەمیشە خۆی بە خزمەتکاری میلەتەکەی خۆی دەزانێت.